16 ئۆکتۆبەر ڕۆژی خیانەتی گەورە و شەرمەزاری دەسەڵاتداران لە نووسینی سەروە مەهاباد. ئەمڕۆ 16 ئۆکتۆبەرە، ڕۆژێک کە وەک زەبری سوتاو لەسەر لەشی هەر کوردێکی ڕاستگۆجێ دەهێڵێت. 8 ساڵ تێپەڕیوە لەسەر ئەو کارەساتە مێژوویە، بەڵام ئازارەکە هەروە تازەیە، برینەکە هەروە کراوەیە، خەسارەکە هەروە قوڵە. ئەو ڕۆژێک کە کەرکووک دڵی لەدانی کوردستان شاری شەهیدان، خاکی پیرۆز و قودسی کورد لە یەک شەودا بە خیانەتێکی ڕێکخرا و بە نەفرەتێکی بێوێنە چۆڵ کرا و خرایە بەردەست هێزەکانی میلیشیا و دەستکردەکانی. ئەو شەوەی کە هەزاران پێشمەرگەی دڵسۆز ئەو پاڵەوانانەی تابەیانی و ڕۆژە لە بەرامبەر داعشدا وەک شێرەکان جەنگابوون، بە فەرمانێکی ناشرین و بێڕەحمانە بانگ کران کە بگەڕێنەوە. بەڵێ بگەڕێنەوە لە بەرامبەر هێزێکدا کە تا دوێنێ خۆیان بە هاوپەیمان دەزانی، لە بەرامبەر ئەو میلیشیا دەستکردانەدا کە بە دەستوری گەورەکانیان دەجوڵێ. ئەوەی چاڵتر دەکات ئەوەی یەکەم پاشەکشانە بەبێ جەنگێک، بەبێ بەرگریەک، بەبێ تەنانەت هەوڵێکی سیمبۆلیک بۆ ڕێزگرتن لە خوێنی هەزاران شەهید ڕوویدا. کەرکووک تەنها شارێک نەبوو، کەرکووک نیشانەی سەربەرزی و ئیرادەی نەتەوەیەکی زۆردار بوو، ئەو شارەی کە قەڵابەندی ئازادی بوو، ئەو خاکەی کە بە خوێنی نەوەکان نرخێنرا، ئەو سەنگەرەی کە ڕۆڵەکانمان تێیدا لە بەرامبەر تیرۆریزمدا ڕاوەستان، لە یەک شەودا بە سەودایەکی سیاسی فرۆشرا. بەڵێ فرۆشرا، چونکە ناتوانین ناوی تر لەسەرم کردەوەدا بنەی. کاتێک خاک و خەڵک و مێژوو شەهید هەمویان لەسەر مێزی مامەڵەی سیاسی دابنرێن و بەبێ بەرگری چۆڵ بکرێن، ئەوە چ ناوێکی تری دەبێت جگە لە خیانەت؟ گەلی کورد باش دەزانێت کە بەرپرسیارەتی ئەم کارەساتەیە لە ئەستۆ دەگرێت. مێژوو بەڕوونی تۆماری کردووە، لایەنی باڵادەست و ڕابەرایەتی و لایەنە کە فەرماندەیەتی گشتی هێزەکانیان لەدەست بوو، ئەوانەی بڕیاری گەڕانەوەیاندا، ئەوانەی بە هەزاران پێشمەرگەی دڵسۆزیان گوت بگەڕێنەوە و شوێنی جەنگ بەجێبهێڵن، ئەم ڕاستیە ناتوانرێت بشارێتەوە و نابێت هەوڵی لێشاردنەوەی بگرێت. ئەمە نەتەنها خیانەتێک بوو لە کەرکووک، بەڵکو خیانەتێک بوو لە هەموو شەهیدێک کە بەوە خاکەکەوت، لە هەموو دایک و باوکێک کە منداڵی بۆ پارێزگاری لە کوردستان قوربانیدا، لە هەموو پێشمەرگەیەک کە بە باوەڕ و دڵسۆزی جەنگا. بەڵام ئەوەی ئازاری دووقات دەکات ئەوە نییە کە تەنها کەرکووک لەدەستدرا، بەڵکو ئەوەیە کە پاش 8 ساڵ هیچ قەرەبوویەک، هیچ پەشیمانبوونێک، هیچ لێپرسینەوەیەک نەبووە. دەسەڵاتی باشووری کوردستان هیچ هەنگاوێکی جددیان نەناوە بۆ چاکردنەوەی ئەم هەڵەیە، بۆ داواکردنی لێبوردن لەگەل، بۆ سزادانی بڕیاردەران، بە پێچەوانەوە هەوڵیانداوە مێژوو بگۆڕن، ڕاستیەکان بشارنەوە، بەرپرسیارەتی بخەنە ئەستۆی لایەنی تر. ئەمە نەشێت، ئەمە بە هیچ شێوەیەک بۆ گەلێک قبوڵ نییە کە مێژوو دەخوێنێتەوە و ڕاستی دەزانێت. بڕوانەچی بەسەر هاتووە لەو شەوەی 16 ئۆکتۆبەری 2017ەوە. پاشەوەی کەرکووک چۆڵ کرا، ئەو دەسەڵاتە چه هەنگاوێکی بنەڕەتی بۆ گەڕانکارینە؟ ئایا سیاسەتی دانەبڕینی کوردستان و یەکلایەنی و دوورکەوتنەوە لە یەکڕێزی نیشتمانی بەتاڵ کرا؟ نەخێر، هەرە و ڕێگەیە گیرە کە بۆ کارەسات دەبات. ئایا لێپرسینەوە لە بڕیاردەران ڕوویدا؟ نەخێر، بە پێچەوانەوە هەرە و کەسانەی بەرپرسیاری و شەرمەزاریان هێشتا لە پۆستەکانی خۆیاندا، هێشتا بڕیار دەدەن، هێشتا بە ناوی گەلی کورد قسە دەکەن. ئایا بەرنمەیەکی ڕوون و استراتیژی جددی بۆ گەڕاندنەوەی کەرکووک خرایە ڕوو؟ نەخێر، تەنها شعار و قسەی پوش هەیە کە بە مەرجی نزیک بوونەوەی هەڵبژاردن دووبارە دەبنەوە و دواتر فەرامۆش دەکرێت. ئەوەی لە دڵی هەر کوردێکی ئازادی خواز ئاگر بەردەدات، بینینیەوەیە کە هەمان ڕابەری سیاسی کە بەرپرسیاری ئەم کارەساتەیە هێشتا بە شانازیەوە بە ناوی کورد قسە دەکات، هێشتا فەرمان دەدات، هێشتا وەک قارەمانی نەتەوە خۆی پیشان دەدات. کەرکووک چۆڵ کرا، بەڵام هیچ کەس لێپرسینەوەی لێ نەکرا. هەزاران خانوو ئاوار بوون، بەڵام دەسەڵات بەردەوام بوو لە خۆپەرستی و تەسکی بینی. ماڵباتی شەهیدان هاواریان کرد کە ئەو خاکەی کە منداڵەکانمان بۆی شەهید بوون چۆڵتان کرد، بەڵام کەس گوێی نەگرت. ئەمە چی دیموکراسیەکە؟ ئەمە چ بەرپرسیارەتیەکی سیاسیە؟ ئەمە چ ڕێزگرتنێکە لە خوێنی شەهیدان؟ دەبێت بەڕوونی و بەبێ دوودڵی بڵێن ئەوەی لە 16 ئۆکتۆبەری 2017 ڕوویدا نەتەنها هەڵەیەکی تاکتیکی یان بڕیارێکی هەڵە بوو، بەڵکو خیانەتێکی استراتیژی بوو لە بەرژەوەندی نیشتمانی، خیانەتێک بوو لە باوەڕی گەل، خیانەتێک بوو لە قوربانی نەوەکان. ئەمە جۆرە خیانەتێکە کە ناتوانێت بە هیچ بیانووی سیاسیان هەڵمەتی ڕێخستنەوەی بپۆشرێتەوە.